بڵێ هەکار سڵاو لێبێ دیارە ئێمە هێشتا لە بەردەم مزگەوتی بەهەشتین لە ئێستادا مەراسیمی نوێژی هەینی کۆتایی هاتووە نوێژخوێنەکانی ئەم مزگەوتە وردە وردە هێنە دەرەوە مزگەوتەکە بەرەو چۆڵبوو نەچێت دوایەوەی وتاری نوێژی هەینی لەلایەن مامەسا فواد کەریم و خوێنرایەوە کە پێش وتار خوێن یا پێش نوێژی ئەم مزگەوتەیە لە جیاتی دکتۆر عەبدوڵەتیف ئەحمەد کە پێشتر وا بڵاوکراوە کە وتاری هەینی ئەخوێنێتەوە بەڵام دیارە بەهۆی ئەو فشارانەی کە ئەگەری دروستبوونی خۆپشاندانە بوو لە بەردەم مزگەوتی بەهەشتا وتارەکە لەلایەن مامەسا فواد کەریم و خوێنرایەوە کە پێشنوێژی ئەم مزگەوتێ لە ئێستادا وەکو دیمەنەکان دەبینن مەراسیمی نوێژی هەینی کۆتایی هاتووە نوێژخوێنان و ئەو هاوڵاتیانی ئەم سنوورەکە هاتبوونە مزگەوتە بۆ ئەنجامدانی نوێژی هەینی و بڵاوی لێ دەکەنەوە پێشتر هێزێکی ئەمنی زۆر لە بەردەم مزگەوتەکە تا جێگیر کرابوو بەڵام لە ئێستادا بەشێکیش لە هێزەمنیەکان بڵاویان پێکراوە بەڵام هەر بەشێک لە هێزەمنیەکان لە نزیکی مزگەوتەکە ماونەتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی هیچ حاڵەتێکی ناجۆر یاخۆت هیچ جۆرە جم و جۆڵێک بەدی ناکرێت تەنها ئەوەی لێرەیە نوێژخوێنەکانی مزگەوتەکان کە هاتوونەتە دەرەوە سەرقاڵی کڕینی شتومەکن لەو فرۆشیارانەی کە لە بەردەم مزگەوتەکەدا سەرقاڵی فرۆشتنی کاڵاو شتومەکەن و بەشی زۆریان بڵاویان کردو ڕۆشتونەتەوە ماڵەوە بەڵام بەشێکی کەم هێشتا لە بەردەم مزگەوتەکەدا ماونەتەوە بەردەوام خەڵک لە مزگەوتەکەیەتە دەرەوە نوێژخوێنان لە مزگەوتەکە یانە دەرەوە بەپێی ئەو قسانەی کە ئێمە لەگەڵ نوێژخوێنانی ئێرەدا کردومانە ئەم هەینیش بە هەمان شێوەی هەینەکانی پێشوو نوێژخوێنان ڕویان لە مزگەوتەکە کردووەوە هیچ حاڵەتێکی ناجۆر لە مزگەوتەکەدا ڕووی نەداوە بە هەمان شێوە بە هەمان ژمارە بە هەمان قەبارە نوێژخوێنەکان ڕویان لێرە کردوتەوە بۆ ئەنجامدانی نوێژی هەینی ئێمە دیمەنەکانمان دەبینی کە لە دەرەوەی مزگەوتەکەش لێرە فەرژ ڕاخرابوو بۆ ئەنجامدانی نوێژ وەک لە ئێستادا دیارە مەراسیمی نوێژی هەینی کۆتایی هاتووەوە بەرەو چۆڵبوو نەچێ مزگەوتی بەڵێ زۆر سپاس منوچەکانی NRT ئاواد محمود کۆ پاوەیەک ڕاستەخۆ لە هەمبەرێ مزگەفتە